پاش ئەوەی سەرۆکی هەرێمی کوردستان ئامادە نەبوو لەسەر داوای فەرمی ئەمریکا بێتە واشنگتن، کوردستان تیڤی هەوڵیدا لە ڕێگای لایەنە پەیوەندیدارەکانی ئەم وڵاتەوە هەڵوێستی ئەمریکا لەسەر ئەم کێشەیە بۆ هاووڵاتیانی کوردستان ڕوون بکاتەوە. لە سەرەتادا کۆنگرێس و کۆشکی سپی ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن، دواتر وەزارەتی دەرەوە داوایان کرد کە بۆ ڕوونبوونەوەی مەسەلەکە پەیوەندی بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بژیردرێت. سەرنجام پاش هەوڵی بەردەوامی ستافی کوردستان تیڤی لە واشنگتن، سەرۆکی کۆمیتەی کاروباری دەرەوەی کۆنگرێس ڕوو بە نوێنەری وەزارەتی دەرەوە پرسیاری کوردستان تیڤی هێنایە گۆڕێ و بەرپرسانی ئەمریکایی بە ئاشکرا ڕایانگەیان کە بەهەڵە ناوی کوردەکان خراوەتە نێو لیستی ڕەشی ئەمریکاوە و کورد دژی ترۆرە و لایەنگری ئاشتی و سەقامگیریە. And that's just turning for a moment to discuss the inclusion of the Kurdish Democratic Party and the Patriotic Union of Kurdistan in the Patriot Act's Tier 3. لێرە پرسێکی تر هەیە کە دەمهەوێت باسی بکەم، ئەویش هەبوونی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو لیستی ڕەشدا وەکو ڕێکخراوێکی تۆریستیە. بە پێی بۆچوون و تێگەیشتنی من بەهەڵە ناوی ئەم پارتانە لەم لیستەدا دانراون، چونکو بۆ دەیان ساڵە کە ئەمانە هۆکاری هێمنی سەقامگیری و ئاشتین لە نێوچەکەدا. ئەوە تا ئەڵقاعیدە و گروپەکانی سەر بەم ڕێکخراوە لە سەرانسەری ڕۆژهەڵاتی نێوەڕاست و تەنانەت تر لەوێش گەشەیان کردووە. ئێستا پێویستە کە ئێمە لەگەڵ دۆستانمان لەو نێوچە پێداچوونەوەیەک بەو بڕیارانەدا بکەین، چونکە بوونیان لەم لیستانەدا پەیوەندیەکانمان خراپتر دەکات لەگەڵ کوردەکان. لەبەر ئەوە ئایا بەڕێوەبەرایەتی پشتیوانی لە بڕیارێکی یاسایی دەکات کە ناوی کورد لە لیستی ڕەشدا بسڕدرێتەوە و نەمێنێ؟ Asking that question and for allowing me to put our response on the record. As you said, the Kurdish people, the PUK, the KDP have been among our closest friends in the region. جەنابی سەرۆک، زۆر سپاس بۆ ئەم پرسیارەتان کە ڕێگاتان داوە قسەکان تۆمار بکرێن. هەروەکی جەنابتان ئاماژەتان پێکرد، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی لە نزیکترین دۆستانی ئێمەن لە هەرێمەکەدا و بەدەیان ساڵە هەرواش بووە. بە بۆچوونی ئێمە ئەم بڕیارە حتمیە. ئێمە لەسەر ئەو باوەڕێن دەبێت لە زووترین کات ناویان لە لیستەکە بسڕدرێتەوە. ئێمە باش دەزانین کە بۆ وەها بڕیارێک تێپەڕبوونی پرۆسەیەکی یاسایی پێویستە. ئێمە لە بەڕێوەبەرایەتی هیچمان لە دەست نایەت، بەڵام 100% پشتیوانی لە چارەسەرکردنی ئەم کێشەیە دەکەین. هەروەها بە پەرۆشین لەگەڵ جەنابت و کۆمیتەکانی کۆنگرێس کە بۆ دۆزینەوەی ڕێگای چارەسەرکردنی گرفتی کوردەکان پێکەوە هاوکاری بکەین. ڕەحیمی ڕەشیدی، کۆنگرێسی ئەمریکا، کوردستان تیڤی، واشنگتن.